ژمارە چل. هیچ بیرتان کردوتەوە بۆچی پەیامبەرمان صلی الله عليه وسلم لە تەمەنی 40 ساڵی بوو بە پەیامبەر؟ بۆچی کەسێک کە گیانی دەسپێرێ چلەی بۆ دەکرێتەوە؟ هەر بەڕاستی بۆچی کە دەجال دێتە دەرەوە 40 ڕۆژ تەمەنی دەبێ؟ باشە بۆچی پەیامبەر عیسا عەلەیهی سەلام بۆ ماوەی 40 شەو و ڕۆژ لە بیابان خۆی دوورە پەرێز کرد؟ ڕێک وەک ئەوەی کە پەیامبەر موسا عەلەیهی سەلام لەسەر شاخی سینا خۆی دوورە پەرێز کردبوو. ئەوانەی کە تەمەنیان تا ئێستا نەگەیشتوتە 40 ساڵ ئایا دەزانن دوای ئەو تەمەنە شتێکتان بۆ دروست دەبێ؟ یاخود ئەوانەی کە تەمەنیان 40 ساڵی تێپەر کردووە و هەستان بەو نهێنیە نەکردووە ئەگەری هەیە لە ڕێگەی ئەم ڤیدیۆیەوە بیرتان بکەوێتەوە. پێم وایە ئێستا پرسیارێک لاتان دروست دەبێ و دەڵێن باشە دوای تەمەنی 40 ساڵی چیمان بەسەر دێ؟ لە قورئانی پیرۆزدا باز لە نهێنیەکانی تەمەنی 40 ساڵی کراوە. کەمێکی تر دێمە سەر ئەم خاڵە، بەڵام سەرەتا کەمێک با بڕۆینە قوڵایی ژمارە 40. ئەگەری هەیە بڵێن چۆن ژمارێک دەتوانێت کاریگەر ئەسەر دەوروبەر و دنیادا بنێ. بۆ ئەوەی باشتر تێبگەین با لە ڕوانگەی دینی و لە ڕوانگەی نیکۆلا تێسلاوە سەیرێکی ژمارەکان بکەین. ئێستا بەرەو مێژووەکی دوور دەڕۆین بۆ ئەو ساتێک کە ئادەم عەلەیهی سەلام لەلایەن خوداوە ئافرێنرا. خودای گەورە لە ماوەیەکی دیاریکراودا ئادەم عەلەیهی سەلامی دروست کردووە. ئەو خۆڵەی کە ئادەم عەلەیهی سەلام لێی دروست کراوە بە جۆرەی ڕوایەتێک بێت بۆ ماوەی 40 ڕۆژ هەڵگیراوەتەوە. وەک ئەوەی کە لە ڕوایەتەکان هاتووە باڵای ئادەم عەلەیهی سەلام 40 مەتر بووە. دوای ئەوەی کە ئادەم عەلەیهی سەلام دێتە سەر زەوی و ژمارەی منداڵ و نەوەکانی دەگاتە 40,000 ئادەم عەلەیهی سەلام وەفات دەکات. واتە لە یەکەم ساتی دروستبوونی مرۆڤەوە ئاشنا بوون بە ژمارە 40. باشە ئەی لە ناوسکی دایکدا چی ڕوودەدات؟ لە فەرمودەیەکدا هاتووە کە لە یەکەم 40 ڕۆژدا منداڵ کاتێک نوتفەیەکە خۆی ڕێک دەخات. دوای 40 ڕۆژی تر پارچە خوێنێک دروست دەبێت. دواتر دوای 40 ڕۆژی تر شێوەی دەگۆڕێت بۆ پارچە گۆشتێک. واتە منداڵەکە بەرەو شێوە وەرگرتن دەڕوات. دوای ئەوە فریشتێک دەنێردرێت و بافوکردن ڕۆحی بەبەردا دەکرێت. کاتێک ئەم فەرمودەی لەگەڵ زانست ڕوبەرو دەکەینەوە هەمان ئەنجاممان بۆ دەردەچێت. لە یەکەم 40 ڕۆژدا جەنین دروست دەبێت. لە دوام 40 ڕۆژدا دەستەکان و چاوەکان شێوە دەگرن. وا لە 40 ڕۆژی سێم واتە لە دوای 120 ڕۆژ منداڵەکە هەست بە دنیای دەرەوە دەکات. سێم 40 ڕۆژ بە جۆرەی زانست منداڵەکە جۆبیسی دەنگەکان دەبێت و لە فەرمودەشدا تێش خراوەتە سەر ئەوەی کە ئەو کاتە ڕۆحی بەبەردا دەکرێت. دواتر چەندی مانگ تێدەپەڕێت و منداڵەکە دێتە دنیاوە واتە لە هەفتەی چلەمدا. بەڵێ ماوەی ئاسایی لە داگبوونی منداڵ 40 هەفتەیە. دوای لە داگبوونی منداڵەکە ماوەی چاکبوونەوەی داگ دەست پێ دەکات. لەو ماوەیەدا ئەو گۆڕانکاریانی کە لە ماوەی دوو جاییندا لە ڕووی فیزیۆلۆجیەوە بەسەر جەستەی هاتبوو دەگەڕێنەوە شوێنی خۆیان. ماوەی گەڕانەوە بۆ دۆخی جاران بە گشتی 40 ڕۆژە. دوای لە داگبوونی منداڵەکە هەم بۆ دایک و هەم بۆ منداڵەکەش یەکەم 40 ڕۆژ زۆر هەستیارە و دەبێ بە وریایەوە تێپەڕەنرێت. هەروەک دەزانن لە ناو کەلتوری ئێمەشدا زۆر گرنگی بەوە دەدرێت کە منداڵێک دەبێت چلەی تەواو ببێ. گەر بمانەوێت لەسەر ئەم خاڵە بوەستین دەبێ بڵێم هەرچەندە کە لە ناو کۆمەلگادا تێپەڕبوونی ئەم 40 ڕۆژە ڕیتواڵێکی دینی وەرگرتووە بەڵام لە هیچ ئاەت و فەرمودەیەکدا باز لەم ماوەیە نەکراوە. دوای تێپەڕبوونی ئەم ماوەیە باوەکە دەوترێت حەمامی چلە بۆ منداڵەکە دەبێ بکرێت. دایک و منداڵەکە بە میوانی دەڕۆن بۆ لای نزیکانی خۆیان و دیاری بۆ منداڵەکە دەکرن. باشترە بڵێم کە ئەم کردارە هیچ پەیوەندی بە دینەوە نییە و تەنها عورفێکە لە ناو کۆمەلگای عەرەبی هەیە و بۆ ئێمەش گوازراوەتەوە. گەر بمانەوە بینەوە سەر بابەتەکەمان دەبێ بڵێم لەو کاتەوە کە کۆرپەلەیەکیشین ژمارە 40 هاتوتە ناو ژیانمان. باشە ژمارەکان چۆن دەتوانن کاریگەری لەسەر دنیادا بنێن؟ کەمێکی تر دێنەوە سەر ئەم خاڵە، بەڵام سەرەتا بابێن و سیر بکەین بزانین لە ڕۆی دینەوە ئەم ژمارەی لە چ شوێنێکی تر هەیە. ئەو دەجالێکە لە ساتی نزیکبوونی قیامەت دێتە دەرەوە لەو ساتەوە کە ڕووی خۆی بە مرۆڤایەتی نیشان دەدات تا ئەو کاتی کە دەکوژێت ماوەکەی 40 ڕۆژە. محەممەدی مەهدی عەلەیهی سەلام کاتێک ئاشکرا دەبێت تەمەنی 40 ساڵ دەبێت. ئەگەری هەیە زۆر بەتان بزانین کە لە تەمەنی 40 ساڵیدا پەیامبەرەتی بۆ پەیامبەر محەممەد صلی الله عليه وسلم هاتووە. بەڕای ئەوەش سیر نییە وەک ئەوە وایە کە دەبێت تەمەنمان بگاتە 40 ساڵ تا بگەین بە هەندێک شت. لە هەندێک وڵات بۆ ئەوەی کەسێک کاری دینی و بانخوازی ئەنجام بدات پێویستە 40 ساڵی تەواو کردبێ. دوای تۆفانە گەورەکەی سەردەمی پەیامبەر نوح عەلەیهی سەلام کەشتێکە دوای 40 ڕۆژ لەسەر شاخی جوودی نیشتۆتەوە. پەیامبەرمان صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە ژمارەی مسلمان بووەکان گەیشتە 40 کەس بە ئاشکرا بانگەوازی بۆ ئیسلامەتی کردووە. پێم وایە چیرۆکە پەیامبەر یونس عەلەیهی سەلامتان بیستووە کە لەلایەن نەهەنگێکەوە قودرا بوو. ئەو ماوەیە کە لە ناوسکی نەهەنگەکە بووە 40 ڕۆژ بووە. ماوەی فەرمانڕەوایی پەیامبەر سولەیمان عەلەیهی سەلام 40 ساڵی خایاندووە.
ڕێک وەک ئەوەی کە پێیامبەر داود عەلەیهی سەلام 40 ساڵ فەرمانڕەوایی کردووە. لەناو ئیسلامدا ئەو کەسێک کە زەکات دەدات لە هەر 40 بەشدا 1 بەش دەبەخشێ. 5 فەرزەی نوێژ لە ڕۆژێکدا لەگەڵ نوێژە سونەتەکان 40 ڕوکعاتە. سەبارەت بەم ژمارەیە زۆر نمونەی تر هەیە، دەتوانن ئێوەش لە کۆمنت ئەوەی کە بەبیرتان دێتەوە بینووسن. باشە ئەم ژمارە چلە چۆن بەم شێوەیە لە ناوماندا بڵاو بۆتەوە؟ گەر نمونەی تر بهێنینەوە، عەلی بابا و چل ڕێگرەکە. بۆچی چل؟ سەیر نییە؟ ئەمە یەکێکە لە نهێنیەکانی تری خودای گەورە. پێم وایە باشترە کە نەلەین تەنها ژمارەیەکەوە بڕۆین. نیکۆلا تێسلا باسی لەوە کردو کە ژمارەکان چۆن کاریگەری لەسەر دەوروبەر و دنیا دادنێن. کاتێک ژمارەکان و سیستەم دێنە لای یەک، چەندین دۆخی معنەوی و زانستی کە هەتا بیریش لێ ناکەینەوە دەخڵقێت. لە قورئانی پیرۆزدا بەم شێوەیە هاتووە، ئەوی ئافراند و شێوەی بەو بەخشی. لە گەردووندا جیۆمەتری و ماتماتیک بوونی هەیە. بیر لە زیکر و تەسبیح بکەنەوە. بۆچی هەمووی بە ژماردن دەکرێت؟ بۆچی بە یەکجار ئەنجامدان کۆتایی پێ ناهێنین؟ نوێژ 5 کاتی جیاوازە، ڕۆژ و گرتن 1 مانگە، تەوافی حەج، دوای نوێژ 33 جار دەڵێن ئەڵڵاه، 33 جار دەڵێن ئەلحەمدولیلا، 33 جار تەکبیر بە خودا دەکەین. باشە بۆچی هەر ژماردن و ژماردن؟ باشە بۆچی 10 و 15 و 20 یان هەر ژمارەیەکی تر نییە و 33ە؟ بۆچی پەیامبەرمان لە هەر ڕۆژێکدا 70 جار تۆبەی کردووە؟ باشە بۆچی 6 یاخود 8 یان ژمارەیەکی تر نەبوو و بە بەردەوامی لە هەر ڕۆژێکدا 70 جار بووە؟ کاتێک ژمارەکان و ژماردنەکان و دووبارە بوونەکان دێنە لای یەک وەک کۆدێک هەڵسوکەوت دەکەن. ڕێک وەک ئەوەی کاتێک دەمانەوە بڕۆینە ناو مۆبایلەکانمان بە زۆری ژمارە بە پاسوۆرد دادنین. بۆ ئەوەی کە زیاتر تێبگەین با نمونەیەکی نیکۆلا تێسلاش بهێنینەوە سەبارەت بەوەی کە ژمارەکان چ کاریگەریەکان لەسەر دەوروبەر هەیە و چفرەکان سەگ دەکەنەوە. پێم وایە بیرۆکێکی زۆر کەممان هەیە. بۆ نمونە تێسلا کاتێک دەویست بڕاتە ناو بینایەکەوە 3 جار بە دەوری بینایەکە دەسوڕایەوە ئینجا دەڕۆشتە ناو بینایەکە. لەو هۆتەلانەی کە دەمایەوە زۆر گرنگی بەوە دەدا کە دیزانی ناوەوە بۆ 3 بەش کرابوو بن. زۆر گرنگی بە ژمارەکانی 3 و 6 و 9 دەدا. وەرە ژیانی ڕۆژانەشیدا زۆر بەکاری دەهینە و دڵنیا بوو لەوەی کە ئەم ژمارانە کاریگەری هەیە لەسەر لەرەکانی گردوون. تەنها ئەوەی نەدەزانی کە چ شتێک هۆکارە بۆ ئەم کاریگەریە. لە ساڵی 1940دا پردی تاکوما لە ڕەشەبایەکی ئاساییدا بەم شێوە جولایەوە و دواتر ڕووخا. هەموو مادەکان دوای ئەوەی کە لەلایەن هێزێکی دەرەکیەوە کاریگەری دەکەوێتە سەری لەرێک دروست دەکەن. ئەگەری هەیە ئەو کاریگەری دەرەکیە گەربێت و زیاد بکرێت، ئەو مادەی کە دەکەوێتە ژێر کاریگەریەکەی پارچە ببێت. واتەگەر ئەو لەرە ئاساییانە بەکاربهێنرێت دەتوانێت وزەکەی زیاتر بکرێت و کاریگەری زیاتر دروست بکرێت. هەر بۆیە تێسلا ویستی لەم یاسایە بڕواتە دەرەوە و ئامێری زەوی لەرزە دروست بکات. لەبەرەوە لە تاقیکردنەوەکانی دەبینی کە ئەم ئامێرە بەهۆی بەرزکردنەوە لەرەلەری ڕەشەبایەکی ئاسایی توانی پردێک تێک بشکێنێت. لەگەڵ بەرزکردنەوەی وزەی ئامێرەکە تێسلا بینی کە پردەکە بە تەواوی بەرەو ڕووخان دەچێت. هەر لەبەرەوە تێسلا بیری لەوە دەکردەوە کە دووبارەکردنەوەی ژمارەکان کاریگەری بێوێنە دروست دەکەن. گەل لە ڕوانگەی دینیشەوە سیر بکەین دەبینین کە ژمارەکان چەندە کاریگەریان هەیە. وا دیارەکە پێویست ناکات بزانین دووبارە بوونەوەی ژمارەکان چۆن کۆدێک دروست دەکات، بەڵام دەبێت ئەوە بزانین کە ژمارەکان هۆکارێکی گرنگیان هەیە، وەک ئەوەی کە ژمارە چل بە خۆڕایی نییە. لەوانەیە گوێتان لە چل ئەولیا بوو بێ. باشە لە قورئانی پیرۆزدا سەبارەت بەو کەسانی کە دەگەنە تەمەنی 40 ساڵی چی باس کراوە؟ لە قورئاندا لە سورەتی ئەحقاف ئایەتی 15 بەم شێوە هاتووە: ئێمە فەرمانمان بە ئادەمیزاد داوە کە چاکەکار و چاکرەفتار بێت لەگەڵ داک و باوکیدا. دایکی بە ئازارەوە هەلی گرتووە و بەدەم ئێش و ئازارەوە بوویەتی. سەگپڕبوون و لە شیر بڕینەوەی 30 دانە مانگی خایاندووە. هەتا کاتێک ئینسان دەگاتە حاڵەتی تونند و تۆڵی و توانایی و تەمەنی 40 ساڵی، ئەوسا ئیتر حەق وایە ئەم دوعایە بکاتە یەکێک لە وێردەکانی سەرزاری بڵێت: پەروەردگار، کۆمەکیم بکە و یارمەتیم بدە تا شکرانە بژێر و سوپاسگوزاری ئەو ناز و نعمەتانە بم کە بە من و داک و باوکمت بەخشیوە. هەروەها یارمەتیم بدە لەو جۆرە کار و کردەوە چاکانە ئەنجام بدەم کە تۆ پێی رازیت. داواکاریشم چاکە بڕوێنیت لە ناو نەوەکانمدا لەبەر قازانجی خۆم، چاکەی هەر کەس بەشی داک و باوکی تێدایە. بەڕاستی من گەڕاومەتەوە بۆ لای تۆ تا لە گوناهەکانم خۆش ببیت و من لە مسلمانانی گوێڕایەل و فەرمانبەردارم. بە جۆرەی ئەم ئاەتەوە بۆمان دەردەکەوێت کاتێک کەسێک دەگاتە ئەم تەمەنە لە ڕووی ڕۆحیەوە زیاتر دەکرێتەوە، ئیتر بیرکردنەوەکانی تەندروست دەبن. باشتر هەز بە گرنگی دایک و باوکی دەکات و گەر منداڵشی هەبێت زیاتر گرنگی بە منداڵەکانی دەدات. تەمەنی 40 ساڵی ئەو تەمەنەیە کە لە ڕووی ڕۆحانیەوە زیاتر دەکرێنەوە. ئەو تەمەنەیە کە مرۆڤ دەگاتە ئەو پەری تێگەشتنەوە
لەگەڵ پەیامبەرمان صلی الله عليه وسلم کۆمەڵێک پەیامبەری تریش دوای تەمەنی 40 ساڵیان بوونەتە پەیامبەر. دەروێشەکان و ئەهلی تەسەوف بۆ ئەوەی خۆیان بە دوور بگرن لە خۆشیەکانی ژیان بۆ ماوەی 40 شەو و ڕۆژ خۆیان لە شوێنێکی تاریک دوورە پەرێز ڕادەگرن. هەر لە قورئانی پیرۆزدا هاتووە بە پەیامبەر موسا عەلەیهی سەلام وتراوە گەر بێت و 40 شەو عیبادەت بکات کتێبی پێدەبەخشێت. بەڵێ ژمارەکان و ژماردنەکان بە کورتی ماتماتیک هونەرێکی بێوێنەی خودایە لە گردووندا. هەرچەندە لەسەر ئەم بابەتە قسە بکەین کات بەشمان ناکات.